إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، لا زنجير باسەکانی ژیاننامەی پێغەمبەر صلى الله عليه وسلم سوود وەرگرتن لە چەند چەمکێکی ئەو ژیاننامە پڕ لە خێر و بەرەکەتە گەشتی ناو شوێنەی کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەموو هاوڵانی جگە لە چەند کەسێک ڕەوانەی یەثریب کرد، کۆچیان کرد بۆ یەثریب، خۆی و ئەبوو بەکر و عەلی و چەند کەسێکی تر ماونەتەوە لە مەککە. گەورەکانی مەککە هەستیان بە خەتەرێکی زۆر کرد لەسەریان، بۆیە بڕیاریاندا کەوا بەرامبەر بە پێغەمبەر صلى الله عليه وسلم چەند ڕێگایەک بگرنە بەر. خوای تعالی لە سوورەتی ئەنفالە ئاەتی 30 ئەفەرمێ: وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. كافرەکان بڕیاریاندا بە مەکر و فێڵ و تەڵەکەکانیان دژ بە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەم هەنگاوانە بگرنە بەر، یان بیبەستنەوە و سجنی کەن و بەندی بکەن، یا بیکوژن، یا دەربەدەری کەن لە وڵاتی عەرەبا نەیهێڵن. ئەوان خەریکی فێڵ و تەڵەکەی خۆیانن، بەڵام خوای تەعالی کارەکانی بە شێوازێکی ترە. ئەم بوونەوەرە ڕاستە خوای تەعالی مەجالێکی زۆری داوە، بوارێکی زۆری داوە مرۆڤەکان تایە ڕۆڵ ببینن، بەڵام تەنها شتێلێک کە خوا ئیزنی بدا، خوا بڕیاری لەسەر بدا، ئەوان تایە ئەتوانن جوولە بکەن. ئەگینا هەموو شتەکان بەدەستی خوای پەروەردگارە. چۆن من و تۆ ئێستا هاتنمان بۆ دنیا لە چی کاتێکە و لە چی شوێنێکە، ینی خوای پەروەردگار هێناومانێتێ دنیاوە، لە چی ڕۆژێکە لە دایکە بی، لە چی شوێنێک لە دایکە بی، لە چی دایک و باوکێک لە دایکە بی، لە چی بنەماڵە و عەشرەت و هۆز و قەومێک لە دایکە بی. چۆن ئەمانە هیچی بەدەستی خۆت نییە، هەمووی خوای پەروەردگار ئەی خوڵقێنێ. بە هەمان شێوە شتەکانی تری ئەم دنیاە هەمووی بەدەستی خوای پەروەردگارە. ئەوەی کە مەجال دەدا خوای پەروەردگار بیر و باوەڕ و عەقیدەیە لەگەڵ کارکردنە لەو بوارە، لەو سنوورە کە بازنەیەکی دیاری کراوە، لەوەیە خوای تەعالی مەجالی من و تۆ هەموو خەڵکی داوە. بۆیە با یەقینمان هەبێ کە ئەم دنیاە کافرەکان، بێدینەکان، خراپەکاران چەندێ مەکر و تەڵەکە و فێڵی خۆیان بکەن، بەڵام لە سنووری ئەو بازنەیە دەرناچن کە خوا بۆیانی داناوە. بۆیە وەیەمکوڕون، ئەوان مەکری خۆیان ئەکەن لە هەموو زەمانێکە، لە هەموو زەمانێکە، دژ بە پێغەمبەران و دژ بە شوێن کەوتووی پێغەمبەرانیش. بەڵام خوای پەروەردگار وەیەمکوڕ الله، ئیش و پلانی خوا جیاوازە. ئەگەر بڕیاری لەسەر بێ خوای پەروەردگار ئەوان هیچیان لە توانایە و لە دەسڵاتانە بێ، تەواو هیچیان لە دەست نایە. ئەم جابرا بە ڕێزەکانم، خوشکە بە ڕێزەکان، خوای تعالی داوا لە پێغەمبەرەکەی ئەکا صلی الله عليه وسلم. طبعا دوای ئەوەی ئەوان بڕیاریاندا شەوێک
دیاریکەن بۆیەوە بکتنە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە هەفتەکانی پێشوە باسمان کرد. خوای تعالی پێغەمبەر ئاگادار ئەکاتەوە کە ئەبێ کۆچ دەستی پێ بکە و ئەبێ ئەم شەو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەکەی خۆیان نەمێنێ. بەڵام خوای تعالی ئەم ئاەتەی بەسەرادا ئەبەزێنێ و پێ ئەفەرمێ وقل ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج الصدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. أي في غمري خوات داوابك لپروردگارت بي بلي يعني أدخلني مدخل صدق يعني أدخلني المدينة كأو كاتبه وترى يثرب إدخالا مرضيا لا أرى فيها مكروها بسلامتي ببي آزارو ببي ناخوشي بمجينا مدينة وأخرجني مخرج صدق وأخرجني من مكة آمنا لدسي أم كافر بيا دينانا درباس من بك بسلامتي بأمن آسايش وبيش زانا تنها مسلك أونية تول لمكة كوج بكي وبتشي بو مدينة ليرة بالسلامتي وليش بالسلامتي نا لوش زياتر داوابك واجعل لي من لدنك سلطانا نصيرا. يعني خوايا قوته هيزيكم بي بدا سرم خيبي بسر دشمنانا حجته بلغيكم بي بدا كأوندب رونو آشكرابي كبيدين بيباوركان نتوانا برامبرن بوستنوا. يعني حجي منطقي لقل قوته هيزا آخر هرجي أمهر هيزا خوش يسكانم زور قرنجا إنسان بلغيكي واي بيبي برامبركي نتواني برامبري رابو استي تسليم ببي لقل حجي لقل حجك شا قوته هيزيش وإسلام بودو اشتسركوي ديني خوابه اشتسركوي لهمو سردميكا لسردمي همو بيغمركانا حجو بلغيكي بهيز كبرامبركي ناتواني مقاومة بكا زور جار لبر اوي ناتواني برامبري بقري هيز بكار ديري بو اوي سركوتيكا دمكوتيكا جا خواي تعالاش قوتي كم بيبدا كنيلم اوان سركوتم كان لدولاوة هر كاتي خواي تعالى او قوة دصلاتت بيبدا يتروا نعمتك خواي پروردگار او حجيت في ابدا نعمتك خواي پروردگار من لجياني خوما بو استفاده بو اجناب تا هينموا لبولي سينا واندي بوين توشي بلايك بوين گنجك زور شارزایی هبو لا بواري ماركسي لو بواراني كإلحاد بواري إلحاد بواري بيديني امش تازه بوين نوێژمانە کرد لە باوباپیران و فێر بووین بەڵام نەمانەتوانی وەڵامی بەڵگەکانی ئەو بدەینەوە ئەو بەڵگەی زۆر پێبوو زۆر جار یعنی تووشی ئیحراجیە کردین بیرم دێ ڕۆشتمە کتێبخانەی ئەو کاتە لە کەلار بووین کتێبخانەی گشتی کەلار باسی ساڵەکانی 86 و ئەوانە ئەکەم گەڕام حەرچیم ئەکرد یەک کتێبی ئاینی نەبوو يك كتابي آيني نبو تنها كتابيكم دسكوت كبي اوتري قصة الإيمان الشيخ نديم جسر هر او كتابة آيني هبو لكتاب خاني قوري كلار با استعارة ورم قرتو دسم كرد بخيوندنوي لماوي حوت روجيكا تواوم كرد زور لذاتم ليبيني سبحان الله كتابك اواني باسا كرد كمن كيشنبو دوای ئەوە جارێکی تر وەرم گرتەوە و دووبارە خوێندمەوە شەو لە خەوما پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم هاتە خەوم لەبان کورسیەک دانیشتە بوو چوومە خزمەتی و دەسم کرد بە گریان چۆکم دادا لە بەردەمیاوتم ئەی پێغەمبەری خوا فڵانە کەس ژیانی لە تاڵ کردو هەرچیەکەم نازانم بۆ کوێ بڕۆم لە هەموو لایەکەوە بۆم دێ بیرم دێ سعاتێ لە دەستما بوو تەماشای سعاتەکەم کرد يك ساعات نم في غمر صلى الله عليه وسلم باسي بو كردم
دوای ساعت و نیمەکە دەستی هێناوە سەر دڵما و فەرمووی بڕۆ ئیتر مەترسە لێی ئەو لە تۆ ڕاکە خوا خۆی ئاگدارە لەو ساتەوە تا ئەم وەختە لە هیچ بابەتێکە لە بابەتی دینی و مناقەشەی ئیلحادا سوپاس بۆ خوای پەروەردگار دانەماوم بێ ئەوەی کتێبیش بخوێنمەوە جاری وا هەیە خوای پەروەردگار شتەکانە هێنێتە دڵما و ئەو برادەرەش تەواو کۆتایی پێ هات لە هەر شوێنێکەوە منی ببینایە سبحان الله لا یەگرت ئیتر ئەمەش من قەناعەتم وایە کە حجەی ظاهر بەڵگەی ئاشکرا زۆر گرنگە خۆشەویستەکانم لەگەڵ ئەوەشە جارجار دوژمنان نایەڵن لە هەندێک شوێن نایەڵن تۆ بەڵگەکانت بخەیتە ڕوو قووەت بەکاردێنن هێز بەکاردێنن ئەترسێنن بۆیە خوای تعالی ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واجعل لي من لدنك سلطانا نصيرا قوتێک و هێزێکیشم پێ بدە کە دوژمنان نەتوانن بەرامبەرم بگرن ئیمامی عەلی ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ یەکەم شتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد لە خوای پەروەردگار یعنی لە جبریل عليه السلام فەرمووی کێ ئەبێ بەڕەفیقم لەم سەفەرە لەم هیجرەتە کێ هاوڕێمە ئەفەرمێ جبریل فەرمووی ئەبوو بەکر ئەبێ بەڕەفیقت ئەمەش طبعا هەم حکمەتێکی تری تایە ئەویش ئەوەیە کە ئێمە فێر ببین لە ژیانمانە تەنیایی بخەینە لا لە هەموو شتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بازاڕیا لە نوێژیا لە سەفەریا لە زۆربەی هەڵس و کەوتەکانی ژیانیا پێغەمبەر صلی الله عليه وسلم بێڕەفیق نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە کە تەنیا نەبین کە هاوڕێمان هەبێت چونکە ئەو بە تەنیا دەرنەچووە و ئەفەرمێ شەیطان لەگەڵ یەک نەفەرایە و لە دوو نەفەرەوە دوورترە لە سێوە دوورترە لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئێمە ئەم دەرسەش وەربگرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالی ئەبوو بەکری سدیق ئەکا بە هاوڕێ پاشان پلاندانانی خۆی و ئەبوو بەکری سدیق طبعا هەندێک خاڵی گرنگ دێتە پێشەوە هەندێک ترس هەندێک کێشە دێتە ڕێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەفەرەکەی یەکێک لەو کێشانە چۆن طبعا ئەم هەواڵەکە بە پێغەمبەر گەیەنرا کە ئەبێ ئەم شەو کۆچ بکەی ئەمە دەور نیمەڕۆ بوو دەور نوێژی نیوەڕۆ بوو ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئەبوو بەکر ئاگادار کاتەوە پاشان ئایا ئەبوو بەکر خۆی ئامادە کردووە کە لە ماوەی چەند سەعاتێکە بەو کارە هەڵسێ پاشان هەر لەگەڵ چەند سەعاتێکی کەمە کافرەکان دێن گەماڕۆی ماڵی پێغەمبەرە دەن صلی الله عليه وسلم پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامانەتی خەڵکی مەکەی لەلایە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو بنق وایە خۆشەویستەکانم لەگەڵ ئەوەشە کە ئەوان دژایەتیان ئەکرد کە باوەڕیشیان پێ نەئێهێنا زۆربەیان بەڵام ئامانەتەکانیان لە ماڵی پێغەمبەرە دانا ئەمەش طبعا شتێکی زۆر سەیرە لە تاریخا یعنی شتێکی عەجیبە حتى تەنانەت سەرگەورەکانیان ئەوانەی کە بڕیاری کوشتنی پێغەمبەریان دەرکرد هەیان بۆ ئامانەتی لە ماڵی پێغەمبەرا بوو صلی الله عليه وسلم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرناچێت لە مەککە تا ئامانەتەکان نەگەیەنێتەوە ئەم چوار خاڵە زۆر گرنگە خۆشەویستەکەم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو بەیانیان جارێ ئێواران جارێ سەردانی ماڵی ئەبوو بەکرێ کرد دەگمەن نەئەڕۆیشت بەڵام قەت بە نیمەڕۆ نەئەچوو لە گەرمای نیمەڕۆیە ئەم جارە لە گەرمای نیمەڕۆیە دەم هەڵە پێکێ پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە ئەسپایەکەوە خۆی ئەگەیەنێتە ماڵی ئەبوو بەکر و دا لە دەرگا عایشە خوای لێ ڕازی بە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دای لە دەرگا زانیمان ئەوە بە شکل و هینیا ئەگەر چی دەمیشێڵ پێکا بوو وتمان ئەبوو بەکر وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە فەرمووی فیدایی بم دیارە لەم کاتە هاتووە طبعا ئەم کاتە هەرگیز پێغەمبەر صلی الله عليه وسلم دەرنەئەچوو بۆ ماڵی ئەبوو بەکر ئیلا شتێک ڕووی داوە بۆیە ڕۆیشتە پیرەوە و فەرمووی لێ کرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ماڵ فەرمووی با کەس لە یعنی لە ژوورەکانە مێنێ گوێی لێمان نەبێ
فەرمووی ئەی پێغەمبەری خوا تەنها کە سوکاری خۆتە، یعنی عایشە و ئەسما ئەو کەسێوان نییە ترست هەبێ لێی. فەرمووی بڕیاری هیجرەت دەرچوو ئەبێ ئەمڕۆ کۆچ بکەین. ئەفەرمێ ئەبوو بەکر فەرمووی هاوڕێتیەکەیە ئەی پێغەمبەری خوا، یعنی منیش ئەبم بە هاوڕێت؟ فەرمووی بەڵێ. فەرمێ ئەبوو بەکر دەستی کرد بە گریان. عایشە فەرمێ باوەڕم ناکرد کەس لە خۆشییا بگری، تا باوکم من بینی لە خۆشی ئەو مژدەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیدا دەستی کرد بە گریان. پاشان فەرمووی ئەی پێغەمبەری خوا دوو حشترم ئامادە کردووە بە کاملی، یعنی خۆ ئەو ئەبوو بەکر نەشێزانی ئەبێ بە هاوڕێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام استعدادی کاملی وەرگرتە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەو مەرجە ئەو حشترەی بۆ منە بە پارە، يعني ببيع مقابل وري ناقرم بالثمن، ببيع مقابل وري ناقرم. أمش طبعا بلانك داناني بلانك أو كلمش بتايبتي پندو آموشگاری زوری تیایە بۆ ئێمە مسلمان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتوانیە، چونکە خوای گەورە بڕیاری داوە پێغەمبەری خوا دەربچێ و ئەشتوانێ دەرچێ و خوای تەعالی شەی پارێزێ. لەگەڵ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پلان دائنا هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەبوو بەکرە دائنشێ و پلان دائنا بۆ ئەم سەفەرەیان. ئەمیش ئەوەمان فێرەکە کە ئێمەی مسلمان ئەبێ کارەکانمان هەمووی بە پلان بێ و دوشمنانیش ئەدا لەو خاڵەمان. ئێستا ئەمریکا کاتێ هات عێراقی داگیر کرد، تەسەوڕەکەن یەکەم هەنگاو نای وەزارەتی پلاندانانی عێراقی ڕۆخان و هەرچی تایە سووتاندی و جێش و سوپاکەی برد لە دەوری وەزارەتی نەفت، وەزارەتی نەفتی پاراست، چونکە ئەیزانی چیەکات. دوژمنان دایمەن ئاوان خۆشەویستەکانم پلان زۆر گرنگە. ئینسانی مسلمانی عاقڵ ئەبێ پلان دانا بۆ هەموو کاروبارەکانی ژیانی. ئەمجا خاڵی ئەو خاڵەشی کە زۆر گرنگە لێرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئەبوو بەکر فەرمووی بە پارە. براینە ئەوانەی بانگی خەڵکی ئەکەن بۆ لای خوا نابێت تەماحیان بە خەڵک بێ. ئێستا تۆ کاتێک ئاەت بۆ خەڵکی باسەکەی یان حەدیث بۆ خەڵکی باسەکەی یان دەرسی قورئانیان نەدەیتەوە یان بانگیانەکەی بۆ ڕێبازەکەی خوا، نابێت تەماحی ئەوەت هەبێ بەسەر ئەو خەڵکەوە دەوڵەمەند ببێ. هەر کاتێ بانگخوازانی ڕێگای خوا تەماحی پلەپایە و پارە و نازانم چی و مەنسەب و ئەمانیان هەبوو، سبحان الله کارەکانیان سەر ناگرێت. خەڵکیش گێل نییە. خۆشەویستەکانم، ئێستا من ئەم قسانە بۆ ئێوە بکەم دوای مدەتێک تەماحی ئەوەم هەبێ ببم بە ئەندام پەرلەمان و ئێوەش دەنگتان پێدام و بم بە ئەندام پەرلەمان و بەسەر ئێوە دەوڵەمەند ببم و بەسەر ئێوە خۆم گەورەکەم، ئیتر ئێوە جارێک ئەخەڵەتێن، دوو ئەخەڵەتێن، سێ ئەخەڵەتێن، دوای متمانەتان نامێنێ بامان خوازان. لەبەرەوە هەموو پێغەمبەرەکان شعاریان ئەوە بووە ئین ئەجریە ئیلا عەلی الله. ئەبوو بەکر هەموو ژیانی ئەکاتە قوربانی ئیسلام، قوربانی دینی خوا، چەند جار ماڵ و سامانی سفر کردووە، هەر سفر و ئەو کاتەش سفر. 5,000 درهەمی ئامادە کردو بۆ ئەم هیجرە، هەر هەمووی برد. ئەسما ئەفەرمێ کە پارەکەی هەڵگرد و بردی باپیرم کە ئەبی قوحافەیە باوکی ئەبوو بەکر وتی یا ڕەبی ئەبوو بەکر ئەگەر دەرچوو بێ شتێکی بۆتان جێڵا بێ، هیچ نەبێت چەند فلسێکی بۆتان جێڵا بێ کە خۆی ڕۆیی شتێکی بۆتان جێڵا بێ. ئەڵێ منیش ئەو شوێنەی کە ئەبوو بەکر پارەکەی تیا وەکو بڵێ هەڵەگرت، کیسەیەک بوو پڕم لە بەرد وردە بەرد کرد و بردم دەستم وتم باپیرا ئەوە تا ئەوەی بۆمان جێڵا. وتی دەی باشە قەینە مادام پارەی بۆتە جێڵا، یعنی بەردی جێڵا بوو، هیچی جێ نەهێڵا بوو، هەمووی برد. چەند جار ئەبوو بەکر ئاوا ماڵەکەی هەمووی سفرە کرد لە پێناوی خوایە. لەگەڵ ئەوەشا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەو حشترەی کە بۆ من دانتناوە بە پارە، بەبێ پارە وەری ناگرم. ئەوەی خۆت ئەوە تو خۆت بۆ ڕێگای خوا ئیشی، بەڵام منیش تەماحی ئەوەم هەیە لە ڕێگای خوایە بە پارەی خۆم، بە ماڵی خۆم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەجایبتان نەیە حتا ئاخر تەمەنیشی کە مسلمانان هەموویان دەوڵەمەند بوون لەو ساردەمە، بە تایبەت عەشرەی مبەشەرە هەر لە ئەبوو بەکرەوە حتا ئەگاتە سەعیدی کوڕی زەید، ئیمامی عەلی نەبێ، هەر هەمویان لە دەوڵەمەندە گەورەکان بوون.
بەڵام لەگەڵ ئەوەی شا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وفاتەکە لە تاریخە هەیە بڕۆن تەماشاکەن ئەڵێ قەڵغانەکەی خستۆتە بارمتە لە جیاتی چەند تەنەکەیەک 70 یان 80 تەنەکە جۆ بە قەرز لای کابرایەکی جوولەکە دایناوە. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەرزی لە کابرایەکی جوولەکە کردووە، نەڕۆشتۆ لە ئەبوبەکر قەرزکە، لە عومەر قەرزکە، لە عوثمان قەرزکە، لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف قەرزکە، لە کابرایەک، چونکە ئەوانەیاندا پێی يعني بە قەرز نەیانەدا پێ پارەکاندا، بەڵام ئەڕوا لای کابرایەکی جوولەکە، کابرای جوولەکەش طبعا ئەڵێ بەرامبەر بێ شتێکم بیتێ بۆی تەمین بم پارەکەمە دەیتەوە، ئەمیش قەڵغانەکەی خستۆتە لای بە بارمتە بە ڕەهن. ئەمەش دەرسێکی گەورەیە بۆ ئێمە، ئەویش ئەوە دەرەخا کە ئێمە ئەم دینە بە پارە نافرۆشین، ئەم دینە بە پارە نافرۆشین. کاتێک تۆیش وەکو من وایت ئەمە هەر بۆ من نییە، بۆ مەلاکان نییە، بۆ بانخوازان نییە، بۆ شێخ و نازانم چیەکان نییە، ئەمە بۆ هەموو ئەو کەسانەیە کە باسی ئیسلام بۆ خەڵکەکەن ئەبێ بە تەمای ئەوە نەبن خەڵک بێت پاداشتێکیان باتەوە لە دنیا، پاداشتێکیان بە بەڵکو ئین ئەجریە ئیلا عەلی الله، من هیچم ناوێ تەنها ڕەزابوونی خوا نەبێ. عیسا عەلەیه السەلام خان و ماڵیشی نەبووە، عیسا عەلەیه السەلام حتى خان و ماڵیشی نەبووە خۆشەویستەکەم، یعنی ئەمەندە لێ بڕاوە، ئەوەندە لێ بڕاوم خۆ حرام نییە خان و ماڵەتە بێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم هەی بووە، سولەیمان مەلیک بووە، پادشا بووە، بەڵام ئەمە بە فەزلی خوا دەستیان لە خەڵکمان نەکردوێتەوە. عیسا عەلەیه السەلام خان و ماڵیشی نەبووە، لە دەشت و دەرخەوتووە، گیای خواردووە، منەتی خەڵکی نەڕۆیشتۆتە لای خەڵک بڵێ کاکە تکێنانم بەرێ، هەتا تەنانەت ئەوەندە بێمنەت بووە لە خەڵک، ڕۆژێکیان کە ئەخەوێ لە پاڵ بەحرێکە ئەخەوێ، تاوێرێکە خاتە ژێر سەری لە جیاتی سەرنیا، تاوێر شەیتان دێ ئەڵێ عیسا تۆ ئەڵێن بێمنەتم لە ئەم دنیا، ئەی ئەو تاوێرەتە بۆ خستەتە ژێر سەرت، یعنی تۆزێ سەرت بەرزۆ بۆ تۆ بۆ ئیسراحەت کەی، ئەویش هەڵەسێ و تاوێرەکە ئەگرێ لەگەڵ ئەوش بۆ تۆ، ئەویش بۆ تۆ. پێغەمبەران و پیاوچاکان باش لە دنیا تێگەیشتون، ئەزانن ئەم دنیاە ئەوەنە قیمەتی نییە، لەوانەیە ئێستا من لەم میربەرەدا نەبەزمە خوارەوە بمرم، ئەم دنیاە ئەوەنە قیمەتی نییە. ئەوەی کە حقیقەتە لە دنیا ئەوەیە تیکەیەک نانت هەبێ پشت ڕاست کاتەوە، جلوبەرگێکت هەبێ لە سەرمای زستان و لە گەرمای هاوین بتپارێزێ، ئەگەر خوای تەعالا شتێکت تریت پێ بدە هیچی موڵکی تۆ نییە، هیچی موڵکی تۆ نییە، بەخوا موڵکی وەرەسەکەت شت نییە. ڕاستە وەرەسەکەت لە دوای تۆ مەسەن لەزەتی لێ بینن ئەوانش مدەیەک، بەس موڵکی ئەوانیشت. الملك لله، الملك لله. جا هەر لە ماڵی ئەبوو بەکرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو بەکرا پلانی کۆچکردنەکە دائەنن، پێش ئەوەی ئێوارە بێتە سەرە ئەبێ ئەمان کۆچ بکەن، ڕۆڵی چەند کەسایەتیەک دیاری ئەکرێ بۆ ئەم کۆچکردنە. یا ڕەبی خوایە بە خاتر ناوە پیرۆزەکانی خۆت ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخرە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە بە خاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە، بە تایبەتی ئەو نەخۆشەی گەداوای دوعای خێری لێ کردین. یا ڕەبی خوایە بە خاتر ناوە جوانەکانی خۆت، بە خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکە، ڕەحم بە باو باپیرانمان بکە، ماڵ و مناڵمان صالح بکە. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ڕێزداران، ڕۆڵی هەر کەسێک کە دیاری ئەکرێ لەم کۆچکردنە بەم شێوازە ئەبێ. یەک ماڵی ئەبوو بەکر، ماڵی ئەبوو بەکر خۆی هاوڕێی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و خواردن و تەرتیباتیش لە ماڵی ئەبوو بەکر ئامادە ئەکرێ بۆ ڕێگاکە بۆ سەفەرەکە، کە ئەخرێتە سەر دوو حشترەکە، بەڵام یەکسەر ئێستا سواری دوو حشترەکە نابن چونکە پیان نەزانرێ. دووهەم ڕۆڵی کچەکانی ئەبوو بەکر، عایلەی خێزانی ئەبوو بەکر، بە تایبەتی ئەسما کە بریتیە لە ئامادەکردنی تەرتیباتی سەفەرەکە، چی بۆ ئەم سەفەرە پێویستە، هەتا ئەڵێ سفرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە کرد، سفرەی ئەبوو بەکرم ئامادە کرد، هیچ نەبوو پێی ببەسم. باوکم وتی پشتێنەکەت بکە دووکتەوە، بیکە دووکتەوە بە کوتێکی ئەمە بەسە و بە کوتێکی ئەمە بەسە. لەوەوە ئەسما ناو نراوە خاوەنی دوو پشتێنەکە، ذات النطاقین، ئەو ناوە لەوەوە هاتووە. پشتێنەکەی ئەڵێ پشتێنەکەم کرد بە دوو کەرتەوە، یەکێکی سفرەکەی باوکم و یەکێکی سفرەکەی پێغەمبەری خوام پێبەست. هەروەها ڕۆڵی عەبدوڵای کوڕی ئەبوو بەکر
کە ئەڕواتە ناو مناڵە و گەنجە ئەچێتە ناو مەجلیسی قوڕەیشیەکان و دائەنشێ و ئەخبار و هەواڵەکان ئەگەیەنێتە پێغەمبەری خوا و ئەبوو بەکر زان چییە چی نییە ئەخباری مەکە بە کاملی ڕۆڵی خزمەتکارەکەی ماڵی ئەبوو بەکر کە عامری کوڕی فوهەیرەی ناو بووە ئەویش شوان بووە مەڕەکانی ئەبوو بەکری لەوە ڕاندووە ئەویش هەموو کاتێک ئەبێ ئەمان کە ئەڕۆنە ئەشکەوتی ثەور ئەم ئێواران ئەگاتە دەمەوە ئێواران ڕانەکە ئەباتە ئەوێ و لە شیر و لە پێویستیاتی خواردن لەوێ دابینەکاو پیانەدا بە بەیانی زووشە ئەگەڕێتەوە هەروەها ئەبوو بەکر کابرایەکی موشریک کە هێشتان مسلمانیش نەبووە ئەگرێ بەکرێ ئەیکا بە دەلیلی ڕێگا چونکە ئەمان نابێت لە ڕێگایەکی ئاساییەوە بڕۆن دوای سەر ڕێگاکانیان لێگرن ئەبێت لە ڕێگایەکی پەناوە لە ڕێگایەکی نادیارەوە کە بەس کەسە شارەزاکان بیزانن زەلامێک بۆ ئەو مەبەسەش دیاری ئەکەن و ئەبێ کەسێکی متمانە پێکراوی سەبیری لێ بکەرەوە تۆ کابرایەکی کافر ئەگری دەلیلت بێ بۆ ڕێگاکە یعنی زۆر قورسە ئەگەر ئەو کەسە جێی متمانە نەبێ هەروەها ڕۆڵی علی کوڕی ئەبی طالب ڕزای خوای لێبێ ئیمامی علی کە گەنجە و ئەو کاتە ڕۆڵی ئەو چییە لە شوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمێنێتەوە ئەو شەوە یعنی بانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم داتە سەر خۆیان بۆ ئەوەی ئەوان نەزانن پێغەمبەری خوا دەرچووە و ئەو ئەماناتانەی کە لە ماڵی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم بەسبەی نییە تەسلیمی خاوەنەکانی بکاتەوە ئەم ڕۆڵە گرنگانە هەمووی دەوری خۆی ئەبینێ وەکو پلانێک بۆ ئەم سەفەرە مبارەکە سەفەرە پڕخێڕە ئینشاء الله تعالى